باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین کە بەتایبەتر بۆ ئەو کەسانی کە لە ناوەندێکی فەرمییا دەوامەکەن یاخود هەنێجار ڕەنگە لە ناوەندە ئەهلەکانش ئێستا ئەم بابەتە دروست بوو بێ ڕەنگە هەر یەکێک لە ئێمە کاتێکی دیاریکراومان بۆ دانرابێ بۆ ئەوەی کە لە شوێنێک کار بکەین وردە وردە ئیتر ئەگەر بەتایبەت لە شوێنە حکومیەکان بی وردە وردە ئیتر کە ئەڕۆی بەرەو تەمەنێک پێی ئەوترێت تەمەنی خانە نشین بوون ڕەنگە زۆرێک لە ئەو کەسانێک کە بەرەو ئەو قۆناغە ئەڕۆن و هەنگاو ئەنێن کەمێک دڵتەنگی دایان بگرێت کەمێک بێتاقەتی دایان بگرێت بەڵام ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین بەدیوە باشەکەیە بابزانین وردە وردە تۆ کە ئیتر خۆت هەستەکەی لا تەمەنی خانە نشین بوون نزیک بوویتەوە پێویستەکە بە چ شێوازێک خۆت ئامادە بکەیت بە چ شێوازێک هەنگاو بنەی وردە وردە بۆ ئەو بابەتانێک کە لە دوای ئەوەی کە ئیتر تۆ خانە نشین بووی دووبارە ئەم بابەتانە لە ژیانی خۆ تا بکەی بۆ ئەوەی کە بێتاقەت نەبی بۆ ئەوەی کە بێکار نەبی وهروە گفتوگۆیەکی شڕ و پڕیش لەسەر ئەوەکەین کاریگەریە دەرونیەکانی کە لەسەر کەسێک دروستە بێت لە دوای ئەم قۆناغا لە دوای چوونە نێو تەمەنی خانەنشی بوون بە شێوازێکی گشتی چییە و پێویستەکات چی بکا بۆ ئەوەی کە ڕزگار ببێ لەو بابەتانە گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتاناکەین بە میانداری بەڕێز هاوژین زیبا کە بەڕێزیان توێژەری دەرونین و ئێستا لەگەڵمان ئامادەیە خات و هاوژین سڵاو لە بەتۆم کاتت باش خێر سەرچان خات و هاوژین با دەستپێک یەکسەر لەوە دەست پێ بکەین ئەگەر کەسێک وردە وردەیتر هەستی کرد بە لا شوێنێکی ئەگەر حکومی بە یا ئەهلی بێکاری کرد هەستی کرد وردە وردەیتر لە تەمەنی خانە نشینی نزیکە بێتەوە پێویستەکە بە شێوازێک خۆی ئامادە بکا بۆ ئەم بابەتە هەنگاوەکانی کە وردە وردە پێویستە بینێت و بۆ ئەوەی یەکسەر تووشی سەرسوورمان نەبێت کە چوە نێو بابەتەکەەوە پێویستەکە چی بن سپاس بۆ ئێوە بۆ بینەران ئەگەر پێشەوەی کە ئێمە بیبێنە قۆناغی فەرمیەتی کارکردن و کارنەکردنەوە ئێمە بێگومان لەو ئاگادارین کە مرۆڤ پێویستی جەستەی پێکاتوە لە جەستا لە دەروون و لە هەستەکانی لە توانە شاراوەکانی هەندێک جار بەهۆی پێشکەوتنی شارستانیت و ڕێخستنی ژیانی مرۆڤەکان هەنێجار بۆ ئەوەی پشووی جەستە بە یاخۆت توانە جەستەکانمان بە جۆرێک کەم ئەبێتەوە سیستم دائەندرێ بۆەوەی کە مرۆڤەکان لە قۆناغێکە توانە جەستەکانیان زۆر ئەوە نەبێ بەکارنێنن بۆ ئەوەی کە بتوانن ژیانێکی باشترانی هەموو توانەکانیان لەسەر جەستیان نەبێ بەڵام ئێمە ئەزانین کە مرۆڤ هەمیشە هەتا ئەژیت تۆمادام مرۆڤی بەرپرسیاری چی لە گەنجی بێ یاخود لە مناڵی بێیان لە قۆناغی کامەڵبوون و پیربوونیشا بێ مادام ئەژیت بەرپرسیاری لەوەی کە ژیانێکی باش بژیت مادام ژیانێکی بەرپرسیار ئەنی تۆ هەستت هەیەش لانی دەرونیت کاردانەوەی هەیە و ژینگەت کاریگەری هەیە لەسەرت بۆ مرۆڤ کاتێکە جەستێکی تەندروستی هەبێ بێگومان کاریگەری هەیە لەسەر دەرونیشی و کاریگەری هەیە لەسەر بیرکردنەوەکانیشی بۆ ئەوەی کە ئێمە جەستێکی تەندروستمان هەبێ وەکۆی لە راپۆرتەکە ئاماژەدان بکردبوو وەرزشکردن پێویستە و خۆپاراستن پێویستە بۆی ئێمە بتوانین لە جەستێکی پڕوزای بمێنینەوە پاشان لانی دەرونیمان چەندێک کاریگەری هەیە ئەبێ لە ژیانێکی ئاسایشە بژینانی لە کۆمەلگایکی ئاسایش و ئارامە بژین لانیکەم پێویستی سەرەتایەکانمان دابین کرابێەوە خەمی شەڕ و نەمان و ئەوە کە هەمیشە مرۆڤ لە خەمیمانەوەیە بۆمان فراهەم بوو بێ وەها پێویستیە سەرەتایەکانمان لە خواردن و لە ئابوووریەکانمان ئەمەش کاریگەری هەیە پاشان لانی دەرونیمان کە پێویستەکان کاریگەریەکە لەسەر دەروونمان و هەروەها پێویستە سۆزداریەکانمان مرۆڤ تاکی کورد لە ڕووی فکرەوە ئەنی ئێمە لەم کۆمەلگایە ئاژین و ئاگامان لە ئێوەتان بەدیوە باشەکە بەس من ناتوانم تەنها دیگەر زیاتر دیوە باشەکەی زۆرتر بێ باشتر هەدەفەکەی ئێمە ئەوە هەموو شتێک ڕووی باشی هەیە و ڕووی نەباشیشی هەیە بەڵام ئەوەی کە ئێمە بزانین کێین ئەبێ بەڕاستی لە واقعەکەی خۆمانەوە سیر بکەین و ئەمە ئەرکی مرۆڤانی ئێمەیە نە ئەوەی کە خۆمان لە هەندێک شت وەکو تاگ نە من کەس ئەوە بکەم
بەس من وەکو مرۆڤێک ناتوانم بیرێکی باش بکەم و هەتا نزانم نەباشەکان چییە. بۆ نمونە من وەکو ژنێک بۆ ئەوەی کە بزانم داهاتوم بەرەو کوێڕوە و ئاگام لەوە بێ ئاگام لەو دۆخە بێ کە تایە ئەژیم چ لە بواری دەرونیمەوە چ لە بواری فکریمەوە چی لە بواری جەستەییمەوە و هەرسێ ئەم بوارە تاواکەری منن یعنی یەک کاریگەریان لەسەر یەکتر هەیە. ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین هەتا گەنجین لە بواری پەروەردەمانە پەروەردەیەکی باش ناکرین. ئێوە ئەزانن سیستمی پەروەردەی ئێمە یاخۆت ژینگەی کۆمەڵایەتی ئێمە یان بیری کۆمەڵایەتی ئێمە پەروەردەیەکی ینی هەم یەکسانێکی ئەو تۆیتیانە و هەم زۆر باشیش پەروەردە ناکرین چونکە فەرسەفێکی باشی پەروەردەمان نییە. لە بواری ئابووریەوە ئێمە مرۆڤانێکین لە هەرێمی کوردستان کە زەحمەت ئەکێشین ینی هەژارین لە بواری ئابووریەوە ڕاستە هەندێک دەوڵەمەند هەندێک هەژار بەڵام هەژارێکەمان زیاترە و لە بواری فکری و معریفەوە ئێمە کۆمەڵە مرۆڤانێکی لەم هەرێمی کوردستانە لە بواری فکری و معریفەوە لاوازین یاخود هەژارین کاتێ مرۆڤیش هەژار بێ لە ڕووی معریفەوە هەژار بێ لە بواری هەست و سۆزەوە و هەژار بێ لە بواری جەستەیی و ئامادەی مادەییشەوە ئەو کات لە تەمەنێکی زووە کۆتایی بە چالاکیەکانی دێت و هەنگا پێشەوەی تۆ پێویست کە گەنجە بینین هێشتا تەمەنی 30 ساڵە 40 ساڵە بەرەو و هەستەکەی 70 ساڵە. ڕاستە خۆی هەمیشە ئەڵێن ئەو ڕێگایی کە پێیان ڕۆین کە باسی تەمەنەکەین ئاوردانەوەیتیان نییە چکە ئەڕوات لە ژیانی خۆمان ئەڕوا و هیچ شتێکیش نییە کە تۆ هەوڵی بۆ بیکە بگەڕێیتەوە و باسی ئەو کەسانەشەکەین کە خۆیان ئاماداکەن بۆی کەیتر چەند ساڵێک خزمەتیان کردووە لە بوارەکەی خۆیانە بەڵام ئیتر کاتێکیان پێویستە ئیتر پشوبن ئیتر پێویستە ئێمە وەکو گەنجەکان خزمەتی ئەوان ڕێزیان لێ بگرین و نمونەی جوانیشمان هەیە هەر لەم شارەی خۆمانە چەندین مامۆستا و دکتۆر و چەندین بۆ نمونە لێپسراوی پەروەردەییمان هەیە کە هەمیان خانەنشین بوون بەڵام ئێستاش بە ئەرچی خۆیان نەزانن کە زۆر جار کۆمەڵی ئەرک بەبێ ئەوە هیچ موچەیەکی ژوەرگرنی خەنە سەرشانی خۆیان. من چەندین نمونەم هەیە کە لە زانکۆ سلێمانی مامۆستایە و دکتۆرە و پرۆفیسۆرە خانەنشین بووە بەڵام هەستەکە شتێکی لە کیسەچێ ئەگەر نەیە بیکات ئەتا ئێستا چاودێری کۆمەڵێ لەو بابەتە توێژینەوانەیەکە کە لە زانکۆیان ڕۆیە کەواتە چۆن ئێمە بتوانین لە کەسوکارەکانی خۆمانەوە تاوەکو ناو کۆمەڵگاش ئەو کەسانەی کە بەرەو خانەنشینە ڕۆن بە شێوەیەک مامەڵەیان لەگەڵاکەین یا هەستێکی دەرونی ویان لا دروست بێ کەیتر ئەوان پێویستیان بە پشووە خزمەتی خۆیان کردووە بۆی کە بتوانین ئێمە ڕێچکەی ئەوان بگرین و بەردەوام بەکارەکە هەر بۆ تاواکەری پرسیارەکەی سەرکۆ هەروەش مابەڵیان لەگەڵ بکەین کە هەر هێشتا پێویستیەکن بۆ کۆمەڵگە نەک بۆ شێوازێک کە خۆیان بیری لێکەنەوە ئەڵەن ئیتر کۆمەڵگە پێویستی بە ئێمە نەماوە. ئەوەی کە مرۆڤەکان لە ئاستی لە قۆناغێکی ژیانیانە ئەنی پێویستیان بە پشووە ڕاستێکە ئێمە ناتوانین بڵین ئەمە پێویست ناکە یا پێویستەکە چونکە ئەمە بە پێشکەوتنی مرۆڤایەتی و شارستانێت و سیستم هاتوتە پێشەوەکە بڵێ هەندێکمان کاتێک ماندوو بین لە بوارێکە پێویستە پشوو بین ینی وزەی گەنجتر بێتە پێشەوە بەس ئێمە بین لە ئاستی سیاسیە لە هەرێمی کوردستان ئەم شتە وانە ینی لە ئاستی سیاسیە تاکو بەتەمەنترە بن زیاتر ئەوەترە بن کاریگەری یاخود دەسەڵاتیان زیاترە بێ بۆیە ناتوانین ئێمە بڵین لە خێزانی بچووک بچووکەوە ئێمە دەست پێەکەین و نابێت چامان لە سەرەوە نەبیانی هەردوو لا هاتاوکەری یەکن ئێمە لە بواری سیاسیەوە هەمیشە کاتێ بەتەمەنە بن ئەچنە تەمەنەوە مرۆڤەکانی ئێمە بچی باژنە ئەنی ژنانمان کەنیە ناگەڕێ ئاستێکی ئەوە بەڵام پیاوەکانە تاکو بەتەمەنە بن دەسەڵاتیان زیاترە بێ و ئەبینین ئەوە شۆڕە بێتەوە بۆ خێزانەوە پیاوەکان لە خێزانەکانە باوەک و باوک و کوبرە تا تەمەنیان زیاترە بێ ئەوە ئاوکرێن زیاتر گوێ لێ گیراوتر ئەبن بەڵام ئەوانیش دەسەڵاتیان زیاتر ئەبێ و ئەمە ژواکات کە نتوانن دەستبەرداری ئەو هینە بن کاتێک تۆ لە کۆمەلگایکە ئەژیت لە قۆناغێکی ژیانتە هەموو شتێک لای تۆیە و لەو لاشۆ پێتەڵێن ئەڵێن نابێت تۆ دەیتر دەستی لێبەردە دەستبەر نادا لەو هەموو دەسەڵاتی کە هەیەی لەناو خێزانە لە کۆمەلگاکە لەناو بوارە سیاسیەکە لە بوارە ئابوووریەکەیە ئەجا پاشان باسیەوەتان کرد ئەو کەسانی کە خانەنشین ئەبن بەڵێ لە کوردستانە باوکەکانمان کە خانەنشین بنیتی لە ماڵەوە ئەبن بە کێشە لە برسیمانە تینومانە تووڕە ئەبن ئەنی لەم شتە بۆ ئەوە بۆ شێوازێ چونکە ئەوان هاوڕێی ماڵەوە نەبوون بەردەوام لە دەرەوە بوون و کاتێک دێنەوە ماڵەوە سەرەکەی هەم لایانی دەرونی نەئارامە و پێشتر ئەو گەنج بووە ئەنی شەڕ لەگەڵ تەمەنی خۆی ئەکا و پاشان ئێمە زین باردۆخی خانەنشینان لە کوردستان چۆنە کاتێک لە سەری موچە ئەوەستن بەڕاستیەوەن گیان لە دەستدەن و سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە نەگەوەی ڕێز لە خانەنشینان ناگرێن نەگەوەی کە
وا لە ئێمە ناکە ڕێز لەو تەمەنە بگرین وەلیانەوە فێربین بەڵکو هەستەکەم بێڕێزیشیان پێکات چونکەوان ڕۆژە تا ئەوارە ینی لە مانگێکا چەند ڕۆژ لەو بەرخۆرە ئەوەستن بە تەمەەن پاڵ بەیەکەوە ئەنێن کە مرۆڤ گریانیە مرۆڤ جەرگ و دڵی ئێشێ کاتێکە ئەو وێنانە ئەبینێ لە هەرێمی کوردستانە کامە مافی ئەوان نییە ئەنی کەس مافی نیوە بەرامبەر بۆ مرۆڤانە بکات چونکە ئێساکە ئێمە ئەتوانین قسە بکەین لەوانەوە فێری قسەکردن بووین کە ئێمە بیرێکمان هەیە باش بێ لەوانەوە فێری بیرکردنەوەیکی باش بووین ئەوان ئێمە فێرینان خواردن و هەروەها هەڵسوکۆت کردن و ڕفتارکردن لەگەڵ یەکتردا کردووە بەڵام سێرەکەین لە هەرێمی کوردستان ئەم شتە کاتێک کە ئەچنەتەمەنەوە پێچەوە نابێت باشە خات و هاوژین بەردەوام کە سەیری وڵاتە ئەوروپیەکانەکەی هەستەکەی کە ئەو کەسانی کە لە دوای ئەو ئیشەی کە خۆیان هیانە تەواوی تەمەنیان بۆ ئیشە سرف کردووە دواتر لە دوای خانەنشین بوون ئەجا دوای حەز و ئارەزوەکانی خۆیان ئەکەون چونکە ڕەنگە لە ئەو سەردەمایە کە ئەو کاری هەبوو بێ نەیتوانێت بێت لە هەمان کاتەکە کارەکەشی ئەکا دوای حەز و ئارەزوەکانی خۆیان کە زۆرترین بابەتیش کە بەرچاو ئەکەوێ ئەوەیە کە زۆربەی زۆریان لە باخچەیەکە کارەکەن زۆر خوو ئەیەنە ئەوەی کە زیاتر بۆ نمونە ئەگەر ئاژەڵداری بکەن ئەگەر بابەتە کشتتوکاڵەکان سەرقال بن پێوی ئەنی زیاتر ئەگەڕێنەوە بۆ سروشت لە لای خۆمان ئەمە تا چڕادەیەک بەدیەکرێ ئەنی ئەگەر زۆریش بەدی ناکرێت بۆچی بەدی ناکرێت چونکە ڕەنگە خۆ لای خۆشمان کەم تا زۆر هەر یەکێک لە ئێمە هەر خەڵکی گوندێک و لادەیەک بین لەم کوردستانەی خۆمانە یعنی خۆ پارچەیەک شوێن هەیە هەر ئەگەر تۆ لە ماڵەوە کارت نەبوو بچی سەردانێکی ئەو ناوچەی خۆت بکەیتەوە بە کۆمەڵێک بابەتەوە خۆت سەرقاڵ بکەیت ئەمە بۆ لای خۆمان زۆر بەدی ناکرێت لێ خۆشمان بەدیەکرێ ئەبینن باوکەکانمانانی ئەگەر مامۆستا بن ئەگەر دکتۆر بن ئەگەر پێیان خۆشە باخچیانە بچکە مرۆڤ بە تەبیعەت بە سروشت خۆی ئەگەڕێتەوە بۆ سروشتی خۆی کە لەگەڵ هاوڕێیە لەگەڵ ژینگەیە نەگەوەی کە عاقڵتر بێ لە ژینگەیە خۆت مهمی ئەو گرنگی ئەو لە کۆنتترۆلکردنی ژینگا بێ ئاسایی ئەگەڕێتەوە بۆ سروشت بەڵام لەبەرەوەی ئێمە باسی ئەگەر نوێنەی ئەوروپایە خۆت وڵاتانی پێشکەوتو بێنینەوە بۆ خۆمان ئەوان کێشەی ئابوووریان نییە بۆ نمونە تەمەنێک ماندووە بن و دواتر خانەنشینیان نەتوانێت خەمی نان خواردن و کرێ خان و مەسترفی ڕۆژانیان لەسەرشان لا ئەچێ ئەڵم مرۆڤ ئێمە هەتا ڕۆژێمرێ لە خەمیەوەیەکی کارەبایەتەوە کەی پارەی موچەکەی ئەدرێکەی نادرێنی بەڕاستی ئەمانەوە لەکە مرۆڤ ماندوو ئەکە و تۆ ناگەڕی بە دوای ئارەزوەکانتانی خولیاکت بۆ دروست بەس خۆی ئەرکی خێزانەکەش نییە خات و هاوژین بۆ نمونە کە تۆ هەستەکەی باوکی تۆ دایکی تۆ تەمەنێک زۆر هیلاک بۆ لەگەڵ ئێوە یعنی جامیعی پێتەوا کردوون پەیمانگای پێتەوا کردوون دواتر چوویتە سەرکاری خۆت ئەرکی خێزانەکە خۆی نییە مناڵەکان ئیتر خۆیان هەستن بۆی کە نەیەڵن ئەم دایک و باوکە لە خەمی ئەوەیە بێکات چۆن نان پەیدا بکە بۆ خێزانەکەی یعنی ئەوان هاوکاری بن تەمەنێک ئەوان ئەمانیان پێگەیان و ئەنجا سەرەی ئەوانەکە هاوکاری ئەمان بکەنەوە بۆ ئەوی کە بتوانن لە دوای خانەنشین بوون ئەوانش وەکو هەموو خانەنشینانی تر شوێنی ئارەزوەکانی خۆیان بکەون یعنی ئەمە ئەرکی خێزانیش ڕۆڵ نابینێ لەم بابەتەیە کە لە لای خۆمان زۆر نابینرێ بێگومان ئەشگەڕێتەوە بۆ ئەو ژۆرە پەروەردەی کە دایک و باوک لەگەڵ مناڵەکانێکە بۆ نە دایک و باوکی تۆ پەروەردەیەکی باشیان لەگەڵ تۆ هەبووە و مامەڵێکی باشیان لەگەڵ تۆ بۆ بەڵام لە خێزانێکی خێزانە گشتەکان ناڵم تاکتاک لە خێزانە کوردیەکانە دامە گەورە باوکە گەورە ئەمرکرد باوکە و خێزانێکی پیاسالارە لە کۆمەڵگای ئێمە بۆی ئەم خێزانە ناتوانێت مامەڵێکی باش لەگەڵ کچەکانە بکە و مامەڵێکی باشیش لەگەڵ کوڕەکانە بکە کاتێکیش ئەچێ بەتەمەنەوە سەرەکی کچەکانن سۆز و خۆشەویستی بۆ باوکیان دەرەبڕن کوڕەکانی ژۆک و باوکیانە ڕۆن بەدوای بەژۆندی خۆیانە ئەم خێزانە چاوەڕوانیەوەی لێ ناکرێت کاتێک خێزان وەکو دەستگایەکی بچووکی کۆمەڵگا کاتێک کە بە دروستی نەهات و تۆ مناڵەکانت باش پەروەردە نەکردوە بێ جیاوازی ڕەگەزی مناڵەکانت پەروەردە نەکرد چێ ئەوانیش بە هەمان شێوە پێویستی ئابووری فکری و دەروونەکانت بۆ جێبەجێ نەکردن بەڕاستی دواتر کورد دەڵێ چی بشێنی ئەوە دووریتەوە ئەنی ناتوانانی تۆ لە خێزانێکا کە دایک و باوکێک ئەوانیش قوربانین و باش ڕفتاریان لەگەڵ مناڵەکان نەکردووە و باش پەروەردەیان نەکردوون بەڕاستی ژۆنە خەمیەوەمانە کێ پەلامارمان نەدا و کێ داگیرمان نەکا و کێ نەمان کوژێ و کێ ئەنفالمان نەکا و کێ کیمیا بەرانمان نەکە بەڕاستی ئەوەی خێزانی ینی ئێستا ئێمە لەو جیلەین من و ئێوە ئەو تەمەنەمان هەیە کە دایک و باوکی ئێمە لە هەشتا خەمی ینی شەڕی ناوخۆ و پەلاماردانی عێراق ینی ئەم ئێمە نەوەی خێزانێکی ماندووی
و ئەو دایک و باوکارن ئێستا خانە نشین ئەکرێن بەڵام ئێمە چۆن پەروەردە بووین دایک و باوکی ئێمەی پەژاوەتە سەرەوەی بەڕاستی سۆز و خۆشەویستیمان لە کاتی خۆیان پێ بدا چون بۆچی بە هۆکارەکانی شەڕ و ئاژاوە نەبوونی ئاسایش و ئارامی لە کۆمەلگایە هەروەها نەبوونی پێویستی ئابوووریەکانمان کە ئێمە خەمی نان و خۆراک لە پێش هەموو شتێکەوە بۆ دەربەدەری ئەوە ئێمە وەکو پێویست نە پەروەردەیەکی دواتریش لە ناو دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستانە ئەو پەروەردەیەکی خوێندوشمانە بۆ شتێکمان پەروەردەی بە ئەس بۆ من بیرمە کتێبەکانمان ڕستمی سەدامی پێوە بوو ئەگە من لە جیلی ئاڵتونی هینی پێ بوو ڕستمی سەدامی پێوە بوو لە سەرەتاییە بۆیە ئەم خێزان ئێستا ئێمە خەمی دایک و باوکی خۆبانمان من ئەزانم ئێمە ئەم نەوەین بەڵام نەوەی دوای ئێمە چۆن بیر لە ئێمە ئەکاتەوە و ئێمە چی بکەین بۆی کە نەوەی دوای ئێمە وەکو ئێمە ماندوو نەبن لە دایک و باوکیان ئەمە بۆ خۆی گرنگە بەڵام ئەمە چی خەتای من و تۆ بێ وەکو کچ و کوڕی دایک و باوکیە کە نەتوانین نازی باوک و دایکمان هەڵگرین تەنها ئێمە نین چونکە قۆناغێک بووە کە ئەوان ماندوو بوون و نەیانتوانێت ئێمە باش پەروەردە بکەن ئێمەش ئەم مرۆڤین کە کاریگەریمان هەیە تۆڵە ئەستێنینەوە یاخود خۆمان ئەنانیمانتیایە بەڵام دیسانیش بەرپرسیارەتی ئەخلاقی لەسەر شانی مرۆڤانی مرۆڤ ئەخلاق نە ئەخلاق بەمانە دینیەکەی ئەخلاقی مرۆڤایەتی و پیاوانە و پێوەرە کۆمەڵایەتەکان ئەتوانم من و تۆ بەرپرسیار بکەنەوەی چۆن لەگەڵ ڕەفتارکەن کە ژنێک منیش بەبەستم بەرپرسیارەتی ئەخلاقیەکە بوو یانی ژنان ئەم کێشیان نیە و کوڕان زیاترانی کوڕی گەنج لەگەڵ ڕێزم بۆ پیاوان و بۆ کوڕان ئەو ژنان ئێمە لەبەرەوەی هەست و سۆزمان زۆرە لەبەرەوەی ئێمە بەبێ ئەوەی مناڵمان هەبێ وەکو هەستێکی دایکانەمان هەیە ئەبینین سۆز و خۆشەویستی کەسێک بتوانین بڵەوانیە سۆز و خۆشەویستی لای کچەکانەکە دایک و باوکیان پاخاوێن ڕائەگرن بە خێویانەکەن دیار کوڕانیش بە هەماشێەوە بەڵام ئەو بۆیە ئەڵەن کە دایک و باوک حەزەکەن کچیان هەبێ بۆی خزمەتیان بکە بەڵام کوڕیان پێیان خۆشە کوڕیان هەبێ بۆی پشتیان بۆ هاوسەنجە زۆر لە دوو ڕێگەزەکە بەڵام ئەوی کە تۆش باسیەکەی هەر لە سەردەمە کۆنەکان و لە شارستانەتی مرۆڤەوە کە مرۆڤ دروست بووە دایک وەکو خاوەن سێرکراوە پەرستراوە یانیچکە پیرۆز بووە بەڵام من ویستم لەسەر ئەم بابەتەی خۆمان زۆر گرنگە لە ئەمە پەیوەندی بە یەک نەتەوە یەک میلەتەوە نییە چکە هەمومانە چینە ئەو تەمەنەشە و خۆناغش بەڕێەکە ئەگەر کارێک یا خوڕداوێک نێتە پێشەوە کە تووشی نەبین بەڵام لە زۆر وڵاتە کۆمەڵێک هەوڵی و چارەسەر درراوە کە چۆن هەوڵ بین ئەمانە چارەسەر بکەین کۆمەڵە سنتەر کراوەتەوە کۆمەڵە شوێنی حەوانەوە کراوەتەوە کۆمەڵێ کەسی پسپۆرتدانراو بوو کەسانەگەر نەتوانە خێزانەکەشتە هەمولیکە ئەوان بتوان لەگەڵیانە مامەڵە بکەن بەڵام ئێستا لە چین کە لەبەرەوەی ڕێژەی دانیشتوانیان زۆرە ئێوە کو توێژەرانی دەرونی چەندی شێواز و ستایلی ژیان هەیە ئیکیگای کێچێکە لەو شێواز و ستایلانەی کە لە چینە پەیڕەوە کرێستا بۆوان کەسانەی کە بەتەمەنن تەنانەت گوندێکیان هەیە هیچ شارستانێتێکی و هیچ پێشکەوتنێک و هیچ تەکنۆلۆژیایەکی تیانە بەس پیرەکان تیاژی بەس ئاژەڵداریەکەن بەس کوشت و کاڵەگەڵ بەس ئەگەڕێنەوە بۆ ڕابردووی کە خۆیان هەیەە تەنانە زۆر ڕووناکیشیان پێویست نییە هەرو شێوازەی کە کۆن هەبووە ئاوا بەکارێنەوە کەواتە ئێمە چۆن بگەڕین بە دوای چارەسەرە یعنی هەمیشە بە ئومێدەوە سێری شتەکان بکەین بۆ نمونە کەسێکی بە ساڵات چونمانەیە زۆر جاڕەڵێن بێتەحەمولە وەکو مناڵی لێتەوە ئەم قسێ زۆرەگەین چۆن بتوانین ئێمە مامەڵەیەکی تەندروست لەگەڵەمانەیە بکەین چۆن بتوانین سوود لەو شێوازانە وەرگین و جارێکی تر لەگەڵم کەسانەیە بەکاری بێنین چۆن بتوانین بە شێوێ مامەڵەیان لەگەڵکەین ئەگەر باوکو دایکی منیش نەبێت لەسەر شەقامە بینیم هاوکاری بکەم هەست بەوە نەکا کە چوەتە دەرمەنەوە ئەم پەیوەندی بە هۆشیاریەوە هەیە مرۆڤ هۆشیار ئەو هۆشیارێ بۆ چۆ گەڕێت ئەو هۆشیارە بۆ خوێندنەوە معریفە ئەگەڕێتەوە بۆ پەرۆردێکی دروست دەگەڕێتەوە کە ئێمە پەرۆردێکی زۆر باش و دروستمان نەبووە و بیرێکی گشتی کۆمەڵایەتی زۆر باشمان نییە چونکە بیرێکی گشتی کۆمەڵایەتی دژت ئەنی جیاوازی ڕەگەزیمان هەیە بۆیە ئێمە زۆر باش پەروەردە نەکراوین و ئێمە ناتوانین چاوەڕێشتێکی زۆر باش بکەین لە خۆمان ئەگەر خۆمان فریا خۆمان نەکەین بەڵام مرۆڤی ئێمە لەم تەمەنی ئێمەیە لەم قۆناغی ژیانی ئێمە لە دوای هێشتاکانەوە ئەوەیە لە ژنگێکی سیاسی ئابووری کۆمەڵاتی باشە پەروەردە نەبووین بەڵام بەر کۆمەڵێک گۆڕانکاری تازەش کەوتوین کە کرانەوەی دنیا بەڕووی دنیاە کەناڵەکانی فێربوون و تێگەیشتن لە ژیانی ئەوانی ترۆکۆ ئێستا تۆ نمونەیەکت هێنایەوە لە وڵاتی چین وێنەیەکی وا هەیە بۆیە ئەکرێ مرۆڤەکان تاک سوودی لێ بینن بەڵام ئەم تاکتاکە ناتوانێت چارەسەری گشتی سیستمەکە بکە و ئەوەی کە ئێمە چی بکەین لەبەرەوەی ئێمە دەسەڵات نین لەبەرەوەی ئەگەر من گوێ لە تۆش بگرم بڵم یاخود تو گوێ لە منیش بگری و بینەرانیش گوێ لە من بگرن بڵام ئەمە ڕێگایەکی باشە بۆ ئەوەی کە ئەم کێشەی پێ چارەسەر بکەین
بەکوێ ئەگانی ئەبێ دەسەڵات گوێ لەمە بگرێ بێ دەسەڵات ئەم کارە بکە و دەسەڵات کارێک بکە دوای داوای پێشنیار بکە یاخۆ داوای ئەوەی بکە کە ئەمە باشە بۆ ئێوە ئەمە باش نییە ئێمە خەریکین لە میدیاکانەوە پێشنیار بۆ یەکەکەین وڵێن شتێکی وە باشە هۆ خەڵمان ئەدەینە دەست جۆرێک لە خەیاڵکردن چونکە ئەم شتە ئەبێ لە کۆمەلگای ئەبێ لە سیستەما کاری بۆ بکرێت بەڵام ئەو ئەرکێ لەسەر شانی مرۆڤ وەکو من و تۆ وەکو دوو مرۆڤی ئاسایی ئەم کۆمەلگایە بەرپرسیارەتی ئەخلاقی مرۆڤانەمانە و ئەمەش لە ئەخلاق لە هۆشیاریمانە دروستە بێ هۆشیاریشمان لە خوێندنەوە و لە زانستەوە دروستە بێ خوێندنەوە زانستیش بە هەوڵ و ماندووبوون دروستە بێ و بەواتە بەخشینە بە ژیانە من و تۆ بۆچی جیاوازین لە ئاژەڵەکان خۆمان پێ عاقڵترە لە ئاژەڵەکان و خۆشمان پێ بەهای ئەخلاقیمان بەهای پەیوەندیەکانمان ینی جۆری ڕفتارکردنمان بە باشتر ئەزانین لە بەرەوەی پێ ئەەکەین لە بەرەوەی قسە ئەەکەین لە بەرەوەی بیرەکەینەوە لە بەرەوەی وشەمان پێ بۆ دەربڕی کەواتە لە ژیانێکی مرۆڤانەیە بژین ئەگەر بڕیارە مرۆڤ بین وەکو مرۆڤ مامەڵە لەگەڵ مرۆڤەکانە بکەین بەڵام هەندێک کێشە هەیە بۆی ببێ بە کللتور بۆی ئێمە هەمومان تاک خەمی ئەومان نەبێت تۆ چۆن بیرەکەیت تۆ چۆن بیرەکەیتەوە ببێ بە کللتورێکی بیرکردنەوەی کۆمەڵاتی کە ئەوەش ئەکەوێتە ئەستۆی دەسەڵات دەستەکانە خۆش بخات ڕۆژێ سپاس بۆ ئەو کامڕۆ بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت.